زۆر ئافرەت هەیە عنی کە ئێمە گوێمان لێگرتووە کێشەی بۆ لەگەڵ مێردەکەی و توێتی تا سەعاتێکی نییە، توێتی هەتا ئێستا شەڕواڵەکەی هەڵنەواسیوە پانتۆڵەکەی هەڵنەواسیوە داکەنێ و لە عەرزەکە بە قاز بەجێڵێ و شتێکا بە پێیا و بۆ بە دوای ئەویش داکەنێ ڕوا داکەنێ. یعنی تەرتیب بە تۆزێ مڕەتەب بکاکە و معاشەڕەیە بە معروف خوا ئەمری پێکردووە ئێمە خۆشی خۆت نییە بێ بۆ شێوە بی لەگەڵی تۆ لەکوێ ڕەسوڵ الله لەکوێ صلی الله علیه وسلم کە فەرمێ کان فی مهنة ئەهله ئاسڵان نەک خۆی مڕەتەب بوو ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم تۆ شوێن کەوتێ و پیاوەی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم نەک خۆی مڕەتەب بوو ئەفەرمێ یارمەتی ژنەکانی ئەدا لە تەرتیبکردنی ماڵیشە. ئەوە ژنانی بوون نییە، ئەوە جێبەجێکردنی فەرمانی ئەڵڵایە. ئەگەر تۆ وات کردو یەکێ پێیوتی ژنانی بڵێ من چاو لە ڕەسوڵ الله ئەکەم صلی الله علیه وسلم هەر لە خۆمە نایکەم، تۆ بەو واڵی ئەو بەوە بێدەنگیکە، چونکە ئەوە عایشە خاتونە فەرمێ یەک نێس ماڵی گسکەیە ويخيط نعله وثوبه جلي خويا دوريوا نعلكي خوشي كان راي دوريوا كي رسول الله صلى الله عليه وسلم امر توري تو مالو تشيكي چەند جار لەوانەیە وتبێت ئەم جارە و خواردنەوە بیکەم بەسەرتە بۆ یعنی باوکو دایکی کۆیلیان پیاوی یا کچیان پێداوی بۆ یەکەم جارە چیتە داوای دەزماچەکەی ئەگەر نەیەن خەڵکەکەی بەگژیانە ئێستا بۆ لە خۆت گۆڕاوی کە ئەو هاتۆتە ژێر ڕکێفت ئەوەنە نامەردی ئاوا قسەی لەگەڵەکەیت و ئاوا تەعاملی لەگەڵاکەی ئەی تۆ نازانی ئەو عەقدەی کە ئەو ئافرەتت پێوەرگرتووە الله جل جلاله بەمیثاقا غەلیظا ناویە با لە قورئانە پەیمانێکی زۆر تون و تۆکمە و قرس ئێستا بۆ ئەمەنە نامەردی سوکاتی بۆ عەقد و پەیماناکی کە هەتە لەگەڵ باوکو دایکە و لەگەڵ خۆشیە کوا وعاشرهن بالمعروف رسول الله صلى الله عليه وسلم فرمي لا يفرق مؤمن مؤمنا هیچ پیاوێکی ئیماندار ڕقی نەبێتەوە لە هیچ ژنێکی ئیماندار ئەوەی بێگانەشە پێت نابێ ڕق لێ بێ چ جایوانەی ناو ماڵەکەی خۆت خوشکتە دایکتە پورتە کورە کچتە ژنتە نابێ ڕق لێ بێ بۆت نییە ڕق لێ بێ لا يفرق مؤمن مؤمنا ئەمە قەدەغەی قەدەغەی رسول الله صلى الله عليه وسلم جا ئەم ڕق لێبوونەوە لێی بە دوو شێوەیە یان لی توڕابی و دەریەکەیت و دووری خەیتەوە لە خۆت یان هەر لێی ناپرسیتەوە بە هیچی نازانی تا تووشی غەڵەتەکە بێترە وەختەیەی خۆتەکەی بە پیاو بەسەریەوە بەڵام تا ئەو دەقە ناپیاو بێ بەڵام خۆی ئەمەی دوایی لەوەی پێشوو ناپیاوترە لەوەی پێشوو ناپیاویترە ئەفەرمێ ئین کەریهە منها خلقا رضي منها خلق آخر بۆ نابێ ڕق لێی بێ لە ئافرەت فەرمێ گەر ڕەوشتێکی ناشرین یا بێ دانێکی جوانتری هەیە تۆ عەدل بە ڕق لە ڕەوشتێکێتی ڕەوشتە جوانەکەشی باواد لێ بکە کەیتر تۆ ئەو ئافرەتە زەربی سفر نەکەی تر ژنتە یا کشتە خوشکتە هەر کەسێکی تر هەیە